پێشەوەی بینە زانکۆی گەشتەکەدا ناوبانگێکی زۆر باشیجان لە ئەمان بیست بوو. ئەوانەی کە لەرە تەخەڕوجیان کردبوو مستەوایەکی زۆر بەرزیان هەبوو. طريقة التدريس المتطورة كتير بالجامعة بحيث أنه بيستعملوا أحدث الطرق العالمية الحديثة. لو هاتنا أم زانكوية ليكم روجو ليكم محاضرة وفير بوم چۆن حساب بۆ دقیقە بکەم بۆ ثانیە بکەم ئەویش زانکۆ زۆر حەریص بوو لەسەر ئەمە لە ڕێگەی محاضراتەوە لە ڕێگەی ئەو سیستەمی بۆی دایناوین. زانکۆی کەشەپێدانی مرۆیی لە ئاسیای ئەکادمی زۆر بەرزای و ستافی مامۆستاکان دایمە لە هەوڵ و تێکۆشانیان بۆ بەرزکردنەوەی ئاسیای ئەکادمی زانکۆ. لە کتێبخانەی زانکۆدا زۆرترین سەرچاوە زانستیەکانمان دەست دەکەوێت و هەروەها دەتوانین سەرچاوە ئەلکترۆنیەکانیش بەکاربێنین.